هەموو شتێک عال کڵیوە چۆنن جەماعەت باشن عەشرەت هەموو شتێ باشە هیوادارم کە زۆر باش بن ئازیزان خۆشەویستان حورمەتم بۆتان هەیە خۆشەویستیم بۆتان هەیە بۆ ئومێدی سەلامەتی بۆ هەموو لایەکتان ئەو بابیش بن ئەمە تەرتیب بکەین بەخێر بێن سەرچاوم هاتن هەموو لایەک لە دوو لە مەست و حەیرانی جەماعەتی تیکتۆک و برادەرانی فەیسبووک هیوادارم کە زۆر زۆر باش بن و عال بن خۆڕژشتێکی دکتۆریی کوردستانم بینی وتی پێنجۆینیەکان تووشی نەخۆشیێکی نازام چی و چیە بن و خراپ و ئەوە لەبەرەوەی کە چای گەرم زۆر زۆرە خۆنەوە و خەتەرە کاکە تۆ بۆ وامان پێڵی لە خۆتەوە ئیدعایەمان بۆکەی برای من وەڵی ترساوم لەو ڕۆژەوە کاکە یعنی من هەمیشەش خەریکی چای گەرم خواردن و ئاو گەرم خواردنەوە ئەوانم جاوای کە تۆ باسی کردووە خەتەرە کاکە ئەو قسانە مەکە برای من بڵێ توش نابن ئیشەڵڵا ئەوە دوعای بەخێرمان بۆکە ئازیزان ئەم شەو دانیشم لە خزمەتتانە طبعا دووسێ بابەتی تریشم هەیە بەڕاستی ئەم ماوەیە لە لایڤە دوا کەوتومە بێت تۆڵەی کەمەوە واتە قەرەبووی کەمەوە لە ڕاستیە لەبەرەوە کۆمەڵێک لایڤم بەدەستەوەیە کابێ هەر چەند شەو جارێک من ئاوای تر تەمەڵی نەکەم و لایڤەکان بکەم چونکە کۆمەڵێ مەلەفی باشم لەلایە با تۆزی لەسەر نەنیشی ئازیزان ئەوە نابێ بەڕاستی ئەم شەو دامناوە بۆ وەڵامێک بە ئەندامێکی کۆن ئەنسار الئیسلام و خزمی مەلاکریەکار و ئێسەش لەگەڵ مامۆستا عەلی باپیرایە طبعا مامۆستا عەلی باپیر ئەبێت بە ڕۆحی ڕیاضی ڕەخنەکانمان وەربگرێ لەبەرەوەی کە نابێت تۆ کەسێکی داناوە ئەحەپێنێ ئەبێت وەڵامی ئەو حەپەی بدێتەوە بەڕاستی سوکاتیکردن بە خەڵک کەروە ئاسان نییە و ئەبێت بەڕاستی باجەکەی بدە ئەوەڵە ئەی چۆن کاکیشە بەخێر بێن هەمووتان سەرچاو نەخێر هیچ کەسێک نەمایک بۆن بنێرێ نە من مایەکی کەس وەرناگرم کاکە من تااقەتی ئەو شتەم نیە لە ناو تیکتۆکە قەریشی قسەکردن و کات کوشتن و نازانم ئەمانە ئەوە ئیشی من نییە لە ڕاستی کاکە من نییە ئەم پەیامەکەی خۆمەگەێنم ڕۆم بەلا ئیشمەوە تەواو ئەوە کاری من نییە کەس بەتەمای ئەوە نەبێ دانیشم مناقەشە لەگەڵ ئەموو ئەوە بکەم نە بە هیچ جۆرێک بەتەمای ئەوە مەبن عەزیزان کەسێکەیە بە ناوی پەیوەند لای کۆمەڵی دادگەریە ئیش و کاری دۆزینەوەی ژنە بوو ئەو بۆ مامۆستا عەلی باپیر و ئەلەم بابەتانە جا لە سەگوەڕێکا کە لووتکەی سوکایەتیە بە خەزاڵ سوکاتی پێکا بۆ کچەی کە شەهید کرا ئەمە دوای ئەوەی کە نەخۆشخانەی بەخشینی مامۆستا عەلی باپیر بووە هۆی کوشتنی و ئەم کاریشیان بۆ جمهوری ئیسلامی کرد وەکو گروپێکی سەرفەن ئیطلاعاتی لەسەرو ئەمەشەوە ئەگەر نووسینەکەی چۆنە خۆشەویستان نووسینەکەی ئەو ئەوێ پێمان بڵێ ئەگەر ژنێکی جوان نەبوویتایە واتە بە خەزاڵ ئەڵێ ئەگەر ژنێکی جوان نەبوویتایە ئەو گروپە کەمەش لە پیاوان نەهاتن بەلاتە وەکو ئێمەیان ئەکرد کە دەرگای نەخۆشخانەکانمان بەڕووتا داخست و ئەرکی بکوژەکەتمان بە تەواتی بەجێگەیاند کە ئێرانە ئەوەی کە هاتوون لەبەر ئەوەیە کە جوانی نەک لەبەر ناڕزایەتی دژی بکوژەکانت بۆیە ئازیزانی ئارام محمد ئەم پاکانەکردن و هەوڵی تیرۆری کەسایەتی خەزاڵ دوای کوشتنی فیزیکی هەر بەڕاستی لە کەسانی ئەوەشێتەوە کە گەردێک مرۆڤایەتی ئەخلاقی کۆمەڵایەتی ئەخلاقی دینی ئەخلاقی ئینسانی هێندەی سەرەدەزیەک شەرەف و کەرامەت و ئابڕووی تێدا نەبێت بەس لەوانە ئەوەشێتەوە لە واقع باش نییە کاتێ مرۆڤ ئەبێتە جاسووس کاتی ئەچێتە سەنگەری دوژمنانی گەل و نیشتیمانەکەی خۆی ئیتر هیچی نامێنێ بۆ ئەوی کە دەستی بدە بەتاڵ ئەبێتەوە لە هەموو شتێک لە هەموو ئەخلاقاتێک بەڕاستی ئەرەوەڵا ئاوایان لێت ئێوە زۆربەتان یعنی زۆربەی میدیاکانتان
پیجەکانتان تیڤەکانتان ژیانی تاک بە تاکی ئەمانە کە من بۆتان باسەکەم هەر هەمووی ئاخ و ئۆف ینی ئیشوکەن تەنها ئاخ و ئۆف بەلای کەسانی وەکو منەوە سیر نییە لە کوشتنی ژنێکدا خەیاڵتان لای ئەو شتانە بێت یعنی بەلا منەوە بەڕاستی ئاسایشکە من ئێوە باشە ناسم ئێوە ڕێکخراوەی تایبەتتان هەیە کچە مۆدێل سۆزانی حتا بە ناوی ئەمرۆ ئەیان بن لەوێ نیکاحیانەکەن ئێوە باش نازم چی بی ئەخلاق و بێڕەوشتێکن من هیچ گومانم نییە ئەمە کە ئەم بەشە نووسێتی نووسین نییە بەڵکو جۆرێکە لە هیستریای نەخۆشێ کە جوتە ئەهاوێ لە ژێر فشار و ڕسوابوونی خۆی و گروپەکەیان نووسراوەتەوە وە کاردانەوەیەکی نزم و چروکە کە لە دوای کوشتنی خەزاڵ لە گۆڕشدا لێ ناگەڕێ و سوکاتی پێکات چونکە هەکبەی ئەمانە ئەگەر ژن و سێکسی لێ دەرکەیت و لێیان قەدەغە بکەین کە بۆیان نەبێ بە هیچ جۆرێ باسی سێکس و ژنکەن هیچیان پێ نامێنێت ئیتر هەموو کەسێک وەکو خۆیان و لە چاوی خۆشیانەوە ئەیان بینیوە هەروە سیرەکەم ڕاستین پاشان بە سروشت ژنکە لەم دنیاەدا نەما ئیتر بۆ هەر کەسێک کە تۆزێ مرۆڤایەتی تیابێ وەسەر بە گروپەکەی عەلی باپیر نەبێ با بڵێن بیری ئاوا ناچێتە مێشکی نەخۆشانەوە مەگەر ئەوەی کە وەکو کۆمەڵی دادگەری و هەو ئاخوڕەکانی خەیاڵیان هەر لای ژن و سێکس بێت پاشان بە پێچەوانەوە ئەگەر بمانوێ قسە بکەین ئەگەر بابەت جوانی بواە هەرکە خەزاڵ بریندار کرا بردیان بۆ ناخۆ نەخۆشخانە بڕواتانە بە یەکەم کەس مامۆستا عەلی باپیر خۆی دەرگای نەخۆشخانەکەی ئەگردەوە ئەگەر بیزانیەوە فریا بکەوتایە باشە دەرگاکەی بۆ خستە سەر پشت هەچی پزیشکی ئەیهێنا ئەی وەرن زوو چاچیکەنەوە و پاشان بە هەموو توانای خۆی خستە گەڕ تا لە هاوسەرەکەیشی جای کاتەوەکو لە تیفی سەرەفی بیکا بە ژنی چوارەم و پێنجەمی چونکە لای ئەمانە ژن کاڵایە وەسیلەیەکە تەنها بۆ سێکس و تاو بۆ شتێکی تر نییە خۆشەویستان لە لایڤێکا باسم کرد ئێوارەیەک کە چەند جار ئەوم باس کردو ژنێک مۆڵگای تەلەڤیزیۆنی ئەم کۆمەڵی دادگەری یا بۆ بەربەرد کاتێ وتیان بۆ واکەی هاواری کردبوو وتی بەس پێم بڵێن ژنی کامتانم هەر شەش مانگجارە ژنی شێکتانم تومەز ئەم داماوە ئەم مسیارە چییە هەر دەست بەدەستێن بگرنە دەناو کۆمەڵی دادگەریە ئەم سێ مانگ ئەو چوار مانگ ئەو دوو مانگ هەموویان سێکسیان لەگەڵا کردبوو ئیتر ژنێک تووشی شێت وەکو شێدم شێت بوو چوو بوو تیڤەکەی یا بۆ بەربەرد وتی پێم بڵێم بزانم ژنی کێم یعنی منتەقیتیانی هەردوو سێ مانگجارە ژنی شێکتانم ئەمانە ئاوان بۆیە لێ ناگەڕێ کە خەزاڵ شەهید کراوە لە قەبرەکەی شاید سوکاتی پێکە باش نییە ئێوە چونکە ئاسایە بەلاتانەوە سوار کشی 9 ساڵانە ببن و حەڵاڵیکەن چونکە زەواجی مسیاتان داهێناوە ناو کۆمەلگای کوردی و هێناوتانە بۆ شەوێ بۆ دوو کاژمێر بۆ مانگێ بۆ دوو مانگ و هەموو کەسێکی ئەزانێ ئەمە لەشفرۆشی بە یاسا کراوە ئێوە ئەوانن کە بە تەمەنی 70 ساڵی ئەچن لەگەڵ کشی 15 ساڵی و 7 ساڵی 20 ساڵیە سێکسەکەن بۆیە بەڕاستی ئەوە بیرەکەنم لێرەوە ئێوە وا بیرەکەنەوە کە ئەو کەسانەی خەمی خەزاڵیان بووە لەبەر جوانیەکەیەتی ئەمە بەڕاستی دوتکەی بێڕەوشتی ئێوەیە زۆربەی ئەوانەی بەشداری مەراسیمی خەزاڵ بوون من زۆربیان ئەناسم لە دوورەوە بەڕاستی ئەیان ناسم ئاگام لە کارەکان و لە هەڵوێستەکانیانە بۆ سەدەژ عوسمان بۆ کاوە گەرمیانی بۆ وەداد حسین بۆ سۆرانی مامە حەما بۆ ترۆری دەیان پیا و ژنی تر بەشداری بوون لە چالاکی و لە ناڕزای دەربڕینە بەڕاستی نووسیویانە هاواریان کردووە زۆر جار هەتە سەر شەقام لێدوانیان داوە باش نییە تۆ بڵێ ئەوانەیش لە ڕێگەی لە ڕوانگەی چاوی سێکسی ئێوەوە لەبەر جوانیەکانیان چوون بەجای لەوەشا کرد بێ بەڕاستی ئەو کاتێک کە پیاوان و ژنانی گریلا چ باکوور و چ ڕۆژ ئاوا لە گەرمیانە لە سلێمانیە لە منتیقەی پێنجۆنە لە چوزانم لەسەری گۆژە و کانیماسیە لە ئەخجەلەر و لە نازانم تەکیە و ئانە بابەتانەیە لە زۆر جێگای ترا کە شەهید دەکران هەموو ئەمانە نازێن دەربڕیوە وە قسەیان کردووە هاواریان کردووە تۆ بڵێ ئەمەش هەر بە عەقڵە عەبقەریەکەی ئێوە لە ڕوانگەی چای سێکسیە و بۆ کەسانە بۆی هاتنە سەر شەقام یان ئەحمەد کەرکوچی ڕۆحی شاد بێ کە لە ڕۆژئاوای کوردستان شەهید کرا هەموو ئەمانە هاتە سەر شەقام و هاواریان کرد بەڕاستی بۆ ئەویش بۆ ئەحمەد کەرکوچیش باش نییە تۆ بڵێ لە ڕوانگەی قوتابیە گەوجەکەی عەلی باپیرەوە ئەمەش لەبەر جوانەکەی بوو بێ تۆزە شەرەف و ئابووتان هەبێ ئێوە کۆمەڵی خەڵکی بیمار و نەخۆشن خەیاڵتان مەشغەڵەتان هەموو شتان تەنها لای سێکسە بۆیە ئاساییە کە لە شەکرێکی ئاوا بشکێنن و سوکاتی بە ژنێ بکەن کە هاوسەردارە کە شەهید کراوە باشە لە دواییشە ئەچن نووسینەکە لا بن باشە کەڵۆتان کرد بۆ لای من نووسینەکە هەیە خۆ ناڵم دەستم دەچێت ئێوە چون دوایتە سەریتانە نووسینەکە چونکە ئەزانێکە شتێکی خواردووە ئەو هەتیوە بەڕاستی هیچ کەس قیجی نایە بەڕاستی زێرابی ئاوا دەمی تێبژێنێت
باش نییە بۆیە ئێوە جاسوسخانەیەکتان ناوە نەخۆشخانەی بەخشین لەلایەن خەڵکی بە ئابڕووی کوردەوە خراوەتە ژێر پێ ماهیەتی پۆخڵ و جاسوسیتان بە تەواوی ئاشکرا بووە هەر بۆیە کە ئەڕۆن بە گوڵەوە گوایە ئەتانەوە ئەوە بکەن 100 کە دەتان کۆ نابێتەوە لە هەموو سلێمانیا کە 1 ملیۆن کەسی تێیە سلێمانی باشە ناتوانن 100 کەس کۆ بکەنەوە باشە کۆمەڵێ لە هەرە ئینسانە گەمژە و نەزان و ساختەکارەکانتان کۆ بکەن کە 100 کەس نابێ لەبەردەم خەستەخانەی نەخشینە بەخشینە عەفو شەڵە ناوی نەخشینیش بووە لێرەوەیە هەر جووتەیە بەهاون بەلامانەوە ئاساییە دەزانین هەوڵێکی نەزۆکە بۆ دەرکردنی تەنگە نەفەسی و تڕۆبوونتان بەڕاستی و هەوڵێکە بۆ هەڵکشانەوەی شەرواڵەکانی پێتان لەمە بەدەر شتێکی تر نییە ئەم بێمڕاوە کاتی خۆی لە بانگەشەی هەڵبژاردنا کە کاندید بوو ئەیوچی خۆشەویستان دەنگەکەی ماوە دەنگم پێ بدەن ئەگەر دەنگمان پێ نەدەن ئەخلاق تێگەچێت جا چونکە خۆی ئەخلاقی تێکچووە باشە ئیتر وا ئەزانێ خۆی و گروپەکەی مامۆستای پەخشانەوەی ئەخلاقن کوت ئەوەتەی هەیە هەمیشە هەر بە ئەخلاق بووە بەڕاستی باشە ئەوە ئێوەن هاتوون ئەتانەوێ بێ ئەخلاقی پەخشکەنەوە لە باشووری کوردستانە لە دواییشە ئەخلاقەکەیان چی بوو خۆشەویستان ژنێکیان دەرچوو بە ناوی هێرۆ عەتار یەکسەر کۆمەڵەکانی بەجێهێشت فرۆشتی چوو بۆ پەرلەمان و سوێنی یاسایی خوارد ئەوی تریشیان سۆران عومەرە کە لە بەغایە ئەخلاقاتی بە هەمان ئاشکرایە کە دوای چەند ساڵ چوو چێی هێنا کردی بە ژنی خۆی و ئاگاداری باخەکانی سیتەک و ڕێگەی تورکیا و لوبنانیش هەین کە چۆن پێشووتر بردبووی بە ئارەزی خۆی باشە ئیتر ئێوە چێن بەڕاستی باسی ئەخلاقیەکەن ئێوە چێن کاکە ئەمانە هەمووی فاکتە هەمووی بەڵگەیە ئەوی ترتان مامۆستا کێمە حەما حەکیمە ئاوا گەڵوگونی دەرهێناوە خۆشەویستان لە کامێراوە ئەڵێ مەدالیە ئاوا باە گەڵوگونی ئەو محەمە حەکیمە ئاوا گونی باە لە بەدەم کامێرایەکە بۆ ژنیە کاکە باش نییە بەو تەمەنەوە بە قوربانتان بم بیدۆکە بڵاو کراوەتە کاکیشە باشە ئەوە مامۆستا عەلی باپیریش ئەو قورب بەسەر و داماوە ڕۆحی تیان نەماوە لەبەر مەسەلەی سێکس و ژن کاکە 4-5 ڕیس کردو کاکە ئەوی تریشان هەورامان گێشەنەیە کە ئێستا نەخۆشە پارەی دنیای دزی وەڵی ژنێکی ناوەکەی نابم ئێستا لە تورکیا ڕای کردو خۆشەویستان ئەومە لە هەورامانە تەکلیفی لێ کرد بوو کاتێ ڕازی نابێ پەیوەندی بە مێردەکەەوە یەکا کۆمەڵە فیتنەی بووکە ژنەکەی تووشی کێشە ئێستا چوو بۆ وڵاتێک ڕای کردووە ناوەکەیم لەلایە ناوی سیانی و وێنەشیم لەلایە بەڕاستی ئەمە خۆ ئێوە ئەمن کاکیشە ئەمە ئەندامە سەرکردایەتەکانتان و ئێتر ئێوە ئەخلاق بۆ خەڵکهێن کاکە خۆ ئەمە منطقە ئەمەیتە سێودوو نییە بەڕاستی قسە مەکەن بە ڤیدۆکەی محەمە حەکیمیش نەخەمەستە ڕەنگە هین ڕێگە نەیە سۆشیال میدیا ئەگە نابەخوا ئەو گونەیە خەمەستە ئەو شاشەیە باشە ڕێی خەمەستە شاشەکە با باش بیزانن ئێوە ئەمە ئەخلاق و ئەتوار و ئەشرەف و شەرەفتانە بەڕاستی ئێشتایەی ئەڵێ وەڵا ئەو جەماعەتی کە چوونتە سەر بۆ پرسەیان چوونە سەر گۆڕەکەی خەزاڵ لەبەر جوانیەکەی ڕۆشتون ها گوڵ ڕوتینە جا بۆ ئێوە ئەخلاقتان هەیە کاکە ئەخلاقتان هەیە ئێوە زۆربەتان ئەنساری ئیسلام بوون بابە زۆربەتان داعش بوون کاکە ئێستا باسێکم کە ئەمەش برای داعش بووە داعش هەر ژنیانە گۆڕیەوە خۆ بە قوربانتان بم ئەم ژنەیە بر کابرا 3 مانگ لێ خوڕی دوای ئەوە ئەیا بە ڕەفیقەکەی ئەیا بەویتر ژنی داما بۆ خۆی هەر خەریکی ئەوە بوو کە ئەمانە مرتاحکە کاکیشە خۆ مامامە لەبەر دەستمانەیە کاکیشە ئەمە ئەخلاقی ئێوەیە کە شیێن باسی ئەخلاقمان بۆکەن ئەگەر ئێوە لوتکەی بێ ئەخلاقین بۆیە کچێک لە سەتەتە شۆر باشە ئەم دنیاە بەجێ ئەهێڵێ هەی تۆی بێناموس چۆن لە ڕوویە بابەتی ئاوا بنووسی بڵێ ئەو پیاوانە لەبەر جوانیەکە هاتوون هەی تڕۆی ڕستووە باشە هەی بە بنە ماڵە ڕستووە باشە ئێوە بێمڕان و بێشەرەفن بەڕاستی هێندە قورسایی پوشێک ئابڕوو شەرەفتان نییە خەڵک چۆن تەماحەکاتە کچێکە شەید کراوە یاکە مردووە یاکە ئەم ئالم بابەتانە ئێوە چ دەعبایەکن ئێوە کاکە ئێوە لە کوێ هاتوون ئێوە باشە نەک مرۆڤ ئاژەڵ بە ئاژەڵی خۆی ئاوا بیر ناکاتەوە کاتێک کەسێک کوژراوە بیر لە جوانی بکاتەوە ئەوە لە کوێی دنیاشتی وایە کاکەم چونکە ئێوە جوانی تەنها لە سێکسا ئەبینن نەک لە بەیەکەوە بوون و یادگاریەکانە بۆیە ئێوە سروشتی چەپەڵترین ئاژەڵتان هەیە بەڕاستی لەناو کۆمەلگای ئێمە کە بەداخەوە دروست بوون اینجا ئەم پەیوەندە برایشی داعش بووە گروپی ئەنسار بۆ کاتی خۆی هەستاوە چوە بۆ مووسڵ بەخوا ناوکەشی مشێنەکە نووسی بوو ئەگەر بیر نەچێتەوە کوا کاکە پەیوەند عومەر کە کادری کۆمەڵی دادگەریە لە ئەسڵا ناوی عوسمانە ئامۆزا ئەمەڵێ ئامۆزا یا خزی بەلاکرێکارە جوندی ئیسلام بۆ کاتی خۆشی و براکەی چناویشی بووە براکەی براگەورەکەی بە ناوی محەممەد ناساوە بە حەمە حەسک ئەوی جوندی ئیسلام بووە دوای چوە بۆ مووسڵ لەوێ کوژراوە باش نییە لەوێ کوژراوە
جا ئەمانە هەمویان داعش نێسە لە سلێمانیا کاکەژە ئەمە هەساوە ڕۆژوو بۆ مووسڵ تەرمی براکەی هێناوەتەوە ناشتوێتی لە سلێمانی بەجیوە چونکە داعش بۆ لە مووسڵ برای ئەم پەیوەندە و براژنەکەی و 5 ماژدا بەجێ ماوەی ئەو برایی باش نییە کشوکوڕێکیشی ئێستا لە خەسەخانەی بەخشینە هی براکوژاوەکەی بابڵێن لە خەسانی بەشین دامەزداندووە بۆ خۆی خەریکی پارە خواردن و خەریکی ئەرم بابەتەن جا ئێوە بزان ئەمانە هەمویان داعشی نووسون بەڕاستی دەڤەری سلێمانیە ئەو داعشەی کە یەک بە یەک ئێستا بۆم باسکردن کە تەنها خەریکی ژنمارەکردن و ئەرم بابەتانن باش ئەمانە کوڕی ئەم گەوڕن بۆیە بە مردوویش خەیاڵیان لای لە شوداری ئافەتەکەیە کە جوان بوو ئەمە لەسەر ئەو هەتیوە پاتاڵە ویستم جوابی بمەوە چونکە ئەوە لەگەڵ ئەوانە کارەکە و پیاوی مامۆستا عەلی باپیرە بۆیە ئەبێ ئاوا ڕسوا بکرێ و بێوەکو خۆیان بەڕاستی وەڵام بدێنەوە. اینجا ئازیزان هێمن باقر لە پۆلەتیکە هێمن باقر ساڵانێکە ئەم هێمن باقرە بە ئاشکرا ئیطلاعاتە کاکەجان کار بۆ ئیطلاعاتی ئێرانەکە ئێستا دەڤەری سلێمانی 3 جار هێندەی سنەوە کرماشان بەس ئیطلاعاتی تێدایە ئازیزانی من باشە 3 ئیطلاعاتی تێدایە هەندێک هەن هێندە گەمژن تا ئێسەیش بە سلێمانی چی وانتەکە سلێمانی ئەڵێن چی زۆنی سەوز ئێستا زۆنی سەوز نییە لە دیپلۆماتیکە عفو بەڵێ لە دیپلۆماتیکە ببوو لە دوای لێبوو دەکەم پۆلەتیکە دیپلۆماتیکە لەوێ ڕاستەکەی هێمن باقر سەرفەن ئیطلاعاتەوە هێمن باقر لە دیپلۆماتیک بەڕاستی اینجا هەندێک کەس ئەڵێن چی وەڵا ناوچەی سەوز کاکە ناوچەی سەوز نییە ئێستا ئەم زۆنە ئەبێ پێی بڵێ زۆنی سوپای پاسداران بەڕاستی عیبە ئەم کەلیمەیە تەرکە هاکە چاڵەسی قسەیەکە ئەمە زۆنی سەوز ئەوە زۆنی زەرد و ئەرم بابەتانە ئەمە زۆنی سوپای پاسدارانە ئەوەی زۆنی جەندەرمەی تورکە ئەوەی زەردەکەی ئەو بەرەو بەڕاستی ئەمە حقەتەکەیەتی قسەی ڕاست لە کاک ئارام ئەحمەدی بەڕێز ببیسە دوژمنی پیاوی دێس باشە لە منی ببیسە بۆیە لێرەوەیە سوپای پاسداران لەو دەڤەرەیە کە ناوچەی سلێمانیە حاکمی مطلقە دەستیشی خۆش بێ جمهوری ئیسلامی ئەوی سیاست دەکات دەوڵەتە باش نییە بەژەوەندیەکانی خۆڵەتە خۆی ئەپارێزێ باشە تاوانبارەکە یەکێتیە کە ئەو ناوچەی کردووە بە زۆنی سوپای پاسداران باشە ئەمە حقیقەتە بێشین باش نییە اینجا ئازیزان لێرەشەوە پامێک بۆ فاتح ئەنێرن فاتحی سەرنووسەری هاوڵاتی چاوەکە کیژۆڵەیەک هاتووە بۆ لات خاتوونێک ناوی سیانەکەیم لەلایە ناوی نابم تۆ چووی تەکلیف و لێ کردووە کەپسی بۆ باخەکەی بێ بۆ لات کە ئەویش ڕازی نابێت چووی دەرە کردووە ئەو بۆ ئیش هاتووە کاکە خۆ نەهاتوە بۆ باخەکەی تۆ میسکی دەرخوار بێت و شەوچی ئەوەی لەگەڵاکەی کاکیژێ خەڵکیش ئەخلاقەیە برا خۆ هەموو کونێکونی دەستپیاکردن نییە برا ئاخری کونێک مار پێێتەوە ئەیە باش نییە لەبەرەوە دەست هەڵگەن لەو شتانە فاتح دەستی لێ هەڵنەگری بەخوا و پێغەمبەر خۆم ئەزانم کە چیتە بەرە بە تۆ ئەزانم وا لێ ئەەکەم لە سلێمانیا خەڵک جەڵتێ بۆ لێ با ڕسواتەکەم بەڕاستی کشێکەیە بۆلات وەری مەگرە مەڵێ وەرە باشین بۆ باخ بۆچی بۆ باخەکە کاکە ئیش باخی تۆ چییە فاتح ئیشی باخی تۆ چیە کاکەژێ کابرا هاتوو ئیشکە کچێکی گەنجی جوانە ئەوێ مانگی 500 دینار پێکاتەوە کاک خۆمەشتێکتر نییە تۆ هەسای چووی بۆ لای پارتی بە زیۆ مەسعود بازانی بینیوە باشە پارەی باشیان نیاوی تێ بە ئارەزی خۆت ئەمە مشکلەی خۆتە خۆیسە هەچی قەڵەم بەدەست لە باشوکسانە هەمی بۆ پارە دوایەکێتی و پارتی کەوتووە دوای ئیسلامیەکان کەوتووە باشە کەواتە دەست هەڵگرن لەم قسە قۆڕانە کاکە دەست هەڵگرن لە هەکشەیە بۆ لاتان ئیلا بێ لەگەڵ تەنها سێکس کات و بڕۆ بێوە باخەکە لەگەڵتانە بخواتەوە دانسان بۆ بکە عینی هاوڵاتیە سەرنووسەری هاوڵاتیە چییە عیبە کاکە تۆزێ پیاو بن برا چۆن لە ڕووتانیە کاکە ئێوە ئەم سێکسە بوو بەچی والله بۆیە زۆر قسە ناکەم ئەم شەو چونکە بابەتی ترم هەیە لە چەند شەوی ترا ڕەنگە سبێ شەویش بێمە خەت پێش ئەوەی یاری و میاریوشی دەست پێکا کە خەڵک زۆر حەزی لە یاریەکانە بێمە خەت بۆ بەشی دووهەم باستان بۆکەم لەسەر ئیخوان مسلمین باشە دروستکراوی کوێن و پاشماوەکانی کوێن چۆن جوولەکە ئیسرائیل و ئەمریکان ڕۆڵیان لە مۆسوعەکانە هەیە هەمووتان بۆ باسەکە و ئەو مەلەفەی حاکمەکەشان بۆ بڵاوکەمەوە لەگەڵ مەسئولەکەی یەکێتی کە ئێستا مەسئول بەندە و ئەندامی سەرکردایەتی یەکێتی شە پێم وایە باشە ئەوەشتان بۆ باسەکە ئاوایە باسی ئەوم بۆ مەکەن خوا باسی سروە و شاسوار و ئەمانە کاکە کورە بە قوربان ئاگەر لە سروەیە کە پاڤڵە بینێت چۆنەکە یا مژدەی حەمە پاڤڵە بینن چیەکەن ئەها لە بیرتانە مەجموعەیە گەلحۆ دانیشت بوون کاک ئارام شاسوار ئەی گۆڕێت و سروەخان ئەی گۆڕێت چییە گۆڕێ کاکە سروەخان چی ئەگۆڕێ ئاگاتان لێە کە پاڤڵە بینێت چیەکە و سروەیە کاکە گیان خەریکە چێتە کۆڵی پاڤڵ نەچی بەلا سروەیە پاڤڵ
پاڤڵ من فلیمیش ڕووتی سروەم بینیوە ئەم من دناشیرینە ئەوەندە ناشرینێ پاڤڵ خۆ خەسار نەکەی کاکە ئەو هەموو کچە جوانە هەیە ئاگامێتە دەوروبەر تا خەریکی ئەو بەزم و ڕزمی پاڤڵ نەچی بەلای سروە مروەیە باش بیزانیت باخوا ئەمەنە ناشینە ئەوە ناشینە ڕووتی کەی تۆ ڕشانەوەیە باش بیزانی نەچی بەلایە خۆژێل نەکەی پەنیوابەی پاڤڵ ها عیبە عیب ئەگەر هات و تەکلیفی لێکردی سروە بڵێن نەمیشە خۆتۆ خۆ لەگەڵ ئێران هەست تۆ بتۆزێ فارسی فێر بووبی پاڤڵ جێم بڵێن نەمیشە سروە خانم جون نەمیشە بەڕاستی نەچی بەلایە ئاسمانەکە زۆر خەتەرە زۆر ناشرینە بەڕاستی ئەرەوەڵە نەکەی ئامان نەکەی لەبەرەوە من داخی ئەو کوردەم لێ عەزیزانی ئارام ئەحمەد کورە وەڵڵاهی خۆشەویستان هەزار جارم وتووە شاسوار و سروە و عەلی حەمە ساڵح و کورە بابە عیب بەخوا عیبە کورە برادەرمان هەبووە خۆشەویستان ئەمە کەلەی زلێتی ئەمە کەلێتی کەچی دیفاع لە عەلی حەمە ساڵحەکە ئەو کەلە نەزانم چی تایە ئەو چی تایە ئەو کەلەیە باوکە ڕۆی بە هەموو عەقڵیەوە بەتەمایە عەلی کۆمەلگای باشووری بۆ بگۆڕێ تۆ سێری ئەو بەدبەختی کورد بۆیە کورتیشی بێژ نابێ عەزیزان بەڕاستی بۆی بێژ من نەتیجەکەی ئەچم بۆ لای کاکە حەمە بەڕاستی بەحسب کاکە تەواو یعنی تااقەتم نەماوە کاکە قسە بۆ چێ بکەم کاکە جان باش نییە قسە بۆ چێ بکەم لە سەردەمی کوا ئایفۆنی حەڤە کاکە جان لەو سەردەمەیە هەڵگەڵێ عەلی باشە ئەڵێ شاسوار باشە ئەڵێ مژدە باشە ئەڵێ سروە گونڕود باشە ئەو کۆمەلگایە کاکە ئەوە کۆمەلگایە بەڕاستی ها خەڵکیە لەخۆ ڕسمی پاڤڵی داناوە ڕسمی پاڤڵ باشە کاکە گیان ڕۆژێک کچێکم بینی دانیشت بوو لە شوێنەکە چوون بۆ لای مایشێک و چۆنی باشی هەموو ئاواتمەوەیە کە کاک پاڤڵ داوەتم کە بۆچی داوەتەکە ئێ تۆ حەجی لە پاڤڵە معجبی بە پاڤڵ یا بە پارەکانی ئاخر پاڤڵ زەلام هەیە معجبی پاڤڵ تاڵەبانی بێ خۆشەویستان ئافرەت بێت و معجبی پاڤڵ تاڵەبانی بێ شتووە لە دنیای هەیە بەڕاستی کوێ عبقریەتەکەی فکر و معریفەکەی کاکە قۆزیەکەی کاکە ئازایەتیەکەی کاکە قسەکردن و داهێنانەکەی کاکە ئەدەب و شیعر و هونەرەکەی کاکە زانیار و زانستەکەی کاکە مێژوو نازانم چیوشێکی هیچی تیانی هیچ کاکە قالۆرێ خاڵی لە هەرە مشتێ معقولە ئەگە تۆ بۆ پارەکەی نەبێ ئیشی بە هین چییە نایچیە بە پاڤڵ چییە معجبی بە پاڤڵ قڕ شێ معجبێتی کاکە ئەو دایشی خۆی خۆشی ناوێ هێرۆخان کاکە دایکی خۆی خۆشی ناوێ کاکەژێ کەچی تۆ بڵێ وازانەوە کەرین تۆ عاشقی بووی بەخوا عاشقی پارەکانی بووی ئەلەوە دەفتەرێ بۆ خۆبی بۆ شێ خوانەی بڕێ زۆرە کاکە دەفتەرێ برا خۆ گاڵتە نییە برایشی ئەوەیە بۆیە خوایار بێت هەوڵە دەم ناڵێن لە 100% لەسەر نەکەن بە ماڵ کە سبەی شەو هەر لەم کاتەیە چونکە یاریتان هێز پێش و ئاگام دیە ڕەنگە بیخەمە سەعاتی 8 باشە ئێستا هەشتوین دەستم پێ کرد بێم بەشی دوێم بابەتەن بۆ باسکەم باش نییە و ئەوەی مەڵبەندی سلێمانی ئەویش چوون هینیان کردوێتە خوا وەرە کاکە عەزیزان بەخوا من تاها ڕیشم نیشتۆتەوە تەواوەتی ئاوای لێکم بەخوا ئاوای لێکم تااقەتم نەما کاکەجێ یعنی معقول نییە تۆ حاکم بی حاکم دادوەر بی دادوەر ژنیەت لای تۆ شکات ئەکا لە مێردەکەی ئەوێ لێ جیابێتەوە دادوەری زوو 2 ساڵ درێژەی پێ ئەدا بۆی ئایلەکەی یەک گرێتەوە نەبشتن لێەکە ئەمەشێت تەلاقی خۆی مارەکە لەو دادوەرە وای زۆر میمە بە قورئان ئەشێ بە ماوەی 3 مانگە تەلاقیە دوای خۆشێ مارەیە کاتەوە وەڵایکا بەشدی دووەم و سێمی خۆی باشە کاکە بەڕە لەکوێی دنیاشی وایە حی دادوەری زۆڵ هەی ساختە چی وەڵا کاکە چاوە بۆتان باسەکەم ئێستا نە وەڵا کچێک ڕێخچێتە تەڵاکەوە خێت تەڵەکەوە ناوەکەیتان بۆ بە من ناو بە من تااقەتی مسم نییە ئەوە با لایڤەکەم کاکە تااقەتم نییە مسو ئەنەوەتای ڕێک مسەفای ڕووتی ناوەکەیتان پێڵێن بەخوا ئەو دادوەرە کە چۆن داوای 2 دەفتەی لێ کردووە ئەویش تەلەفۆنەکات بۆی ئەڵێ بەخوا 2 دەفتەر زۆرە بەشم کەمی کاتەوە کچەکەیش ئەڵێ بەخوا کەمی ناکەم ئەبێ دەفتەرەکە بێنی لەمە پیاە لە بینیانایە ها باشە کاکە وەڵا ڕێک دەستەکەی لێسەر هەر بەشە یاخوا دەستی خۆش بێت وە گاڵتە نییە کاکیشە ئایلەوە تۆ ئەڵێ کەری نانەوە دەفرۆشی جەنابی دادوەر پێ دوایە ئەو کچە جوانەش لەژێر تۆ ڕاکشێگە بۆ دەفتەر دۆلار نەبێ ها کەری نانەوە دەفرۆش ها ئەمەنە ورگی ئەمەنە خوارد و ئاوا بووی بەفیر بۆ کچکەرە بێتە بەدەستیرە بۆ هەموو جوانی نازاریەوە ها هەی کەری نانەوە دەفرۆش خۆ گاڵتە نییە بۆ دەفتەریە برا ئەرە وەڵا دەفتەری 6 پەڕەی ناڵێم ها دۆلار ڕێم لێ عەزیزانی ئارام ئەحمەد حورمەتم بۆتانەیە تا سبەی شەو یەمەوە خزمەتان
بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ کۆمەڵە قسەی خۆششم بۆ کردن بۆی کە تووشی مەلەلوشت نەبن بەڕاستی چونکە ئەمەی لە باشووری کوردستانە هەیە کۆمەڵی خەڵکە هەر بۆ باشە پیان ڕایبێری کاکە یعنی زۆر جار من قسەی منطق ناکەم بۆ ئەمانە چونکە ئەمانە شایانی قسەی منطقینین کاکە یعنی کابرا لە کشیە پاڕێتەوە ئەڵێ دوو دەتە دێمێن ناوم بڵاو مەکەرەوە ڤیدۆم بڵاو مەکەرەوە کەی تۆ بە ڕێزی چی بگری کاکە ڕێزی چی بگری برای من کاکە حەمە تووشی نەخۆشیەک بووە ئەو نەخۆشیە لە هۆڵندا هەیە ئازیزانی ئارام ئەحمەد هەر بەڕاستی ئەمە زانستیە لە هۆڵندا هەیە ئەڵێ سەلماندوێتی هۆڵندا ئەڵێ ئەو کەسانێکن درۆکەن بەس خۆیان وە ئەزان ڕاستەکەن یعنی کاکە حەمە تاوانبار نییە لە ڕاستیە چونکە کاکە حەمەکە و قسانەیەەکە پێی وایە کە ڕاستەکە خۆی پێی وایە ینی جۆرێکە لە نەخۆشی لە حقیقەتە لەبەرەوە بێ بلاتەنەوە ئاسایی بێ کاکە حەمە هەرچێکی وت چونکە خۆی وا هەستەکە یعنی دانیشە لە خۆ درۆکە پێی وایە ڕاستەکە ئەوەی بەدبەختەیە کاکە حەمەجیان پیش بووە کاکە حەمە حیفی هەتا خۆی کوڕ بوو بە بانانەوە تامین خان بەتیلیە ئەنجا چوو بۆ لای کاکە حەمەجیان هەروەڵا دەیخواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد بەخێرچن خواتان لەگەڵ چی بکەین دوو قسەی خۆشش نەکەین چی بکەین کاکە هەر ئاوای وەساکە بەخێرچن تا سبێشەوە خواتان لەگەڵ